ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لەسەر زەی گەورەینە سەراڕێی ئەوەی خەڵکێکی زۆر ڕووی لە زەی گەورە دەکا بە مەبەستی بەسەربردننی کاتێکی خۆش بەڵام لە هەمان کاتدا هەندێک کەسی نابەرپرس هەڵدەستێن بە پیسکردنی ژینگەی زێر گەورە و لە ئێستادا هەندێک کەس هاتوونەتە ئێرە پەڕ و باڵی مریشک و مریشی مرداروە بوویان هێناوەتە ئێرە ژینگەی ئێرەیان یەکجار پیس کردووە خەڵک ناتوانێت نزیکی ئێرە بکەوێتەوە بەهۆی پیسی ئێرە و هەم لەبەر بۆنەکەی چونکە بۆنێکی یەکجار پیس بەسەر ئێرەدا بەڵاو بۆتەوە وەکو دەیبینم پەڕووباڵی مریشی مرداروە بوو لێرەیە و لە ڕووی تەندروستی ئەمە یەکجار زۆرە. ئێمە وەکو پایتەخت میدیا بەردەوام لەسەر زەی گەورەینەوە هۆشیاری خەڵک دەکەینەوە لەوەی ژینگەی ئێرە پیس مەکەن چونکە وەکو دەبینن زەی گەورە بە درێژایی زەی گەورە لە ناحەی کەلک و قەزای خەبە خەڵکێکی یەکجار زۆر ڕووی لێرە کردووە بەڵام لەو سنوورەی کە دەبینن ژینگەی ئێرە پیسکراوە پەڕووباڵی مریشی مرداروە بووی لێرە کەس نەهاتووتە ئێرە وەکو دیارە ژینگەی ئێرە پیسبەوە. پایتەخت میدیا بەردەوام لێدوانی خەڵک وەردەگرێت لەوەی کە ژینگەی ئێرە بپارێزن.